زیندانی ئاکرێ سەید نایای پەدەکە لە باشوور. لە دوای ڕووخانی ڕژێمی سووریا لە تەواوی جیهاندا تاوانە قێزەونەکانی ڕژێمی بەعسی سووری لە زیندانی سەید نایە بووە ڕۆژە کە چۆن ئازار و ئەشکەنجەی نامرۆڤانەی زیندانیەکانیان داوە. زیندانی ئاکرێژ لە باشوور لە زاری گیراوانەوە تاوانەکانی ناو سەید نایەی شاردۆتەوە. گیراوەکانی ناو زیندانی ئاکرێ چیرۆکی سەردەمی زیندانیکردنیان لە ڕێگەی ڕۆژنیویزەوە دەگێڕنەوە، باز لە دڕندەیی پەدەکە دەکەن بەرامبەر با زیندانیان. جەختیش دەکەنەوە زیندانی ئاکرێ لە جیهاندا وێنەی نییە و بنەماڵی بارزانی بۆ نەیارەکانیان دروست کردووە تاکە زیندانە بێدادگاییکردن تایدا سزا دەدەن. باشووری کوردستان و زیندانە مەترسیدارەکان. کورد وەک نەتەوە هەمیشە لەلایەن وڵاتانی سەردەستەی داگیرکردنی کوردستانەوە زیندانی تایبەتیان بۆ دروست کراوە بۆ ئەوەی پیلانی توانەوە و سڕینەوەی جێبەجێ بکەن. نمونەکانی ئەبوو غرێب و ئەوین و دیاربەکر و سەید نایە بووە کە زۆرترین تاوانی بەرامبەر کوردان تێدا ئەنجام درا و بۆتە چاڵی مەرگی کوردان. بەڵام هیچ کاتگەلی کورد ئەوەی بە خەیاڵدا نەهات لە هەرێمێکی ئازادکراودا لەلایەن دەسەڵاتدارانی باشوورەوە هاوشێوەی زیندانە قێزەونەکانی جیهانی هەبێت. زیندانی ئاکرێژ یەکێکە لەو زیندانانەی لە باشووری کوردستان و لەژێر دەسەڵاتی پاراستن و بنەماڵی بارزانیدا قێزەونترین ئەشکەنجەی نامرۆڤانەی بەرامبەر زیندانیان تێدا جێبەجێ دەکرێت. وەک شاید حاڵەکانیش باسی دەکەن بەبێ دادگاییکردن زیندانیەکان سزا دەدرێن و بە پێی مەزاجی شەخسی بنەماڵە هەڵس و کەوتیان لەگەڵ دەکرێت. پەدەکە زیندانی ئاکرێی کردوتە چاڵی مەرگ. لەم ساتەدا کە چیرۆکە قێزەونەکانی زیندانی سەید نایە بۆتە ڕۆژەفی باشووری کوردستان و جیهان کە ڕژێمی ئەسەد بەو شێوە قێزەونە و دوور لە هەموو بەهایەکی مرۆیی و ئەخلاقی سزای زیندانیەکانی داوە جێی خۆیەتی بەراوردکاری بکرێت لە نێوان ئەو زیندانە و زیندانی ئاکرێدا تا گەلی کورد و جیهانیش بزانێت کە پەدەکە و بنەماڵەی بارزانی بە ناوی دیموکراتیەتەوە چۆن خۆڵ دەکەنە چاوی جیهان لە بەرامبەر نایارەکانیشیاندا لە زیندان چۆن هەڵس و کەوت دەکەن. بۆ مەبەستە ڕۆژنیوز لێدوانی سێ لە گیراوانی ناو زیندانی ئاکرێ وەک بەڵگە وەردەگرێت. زانا مەهاباد کە بۆ خۆی ماوەی 5 ساڵ لەو زیندانەدا ماوەتەوە و پارتوکێکیشی بە ناوی زیندانی ئاکرێوە نووسیوە دەڵێت هەرچەندە ڕژێمی بەعسی سووریا لە باوکەوە بۆ کوڕما بووە بەڵام بەو شێوەیە ڕەوایەتی بە خۆی دەدا کە لە وڵاتەکەدا هەڵبژاردن هەیە و وڵاتێکی کۆماریە. ڕژێمی بارزانیش بە هەمان شێوە لە باوکەوە بۆ کوڕە ڕەوایەتی دەسەڵاتەکانیشیان هەڵبژاردنێکی دیزاین کراوە. ئەم هاوشێوە بوونە بۆ خۆی بەسە و زیادیشە کە مامەڵەکردنی زیندانیشیان لە یەک جیاواسر نەبێت. دەژڵێت کاتێک کە ئەو دیمەنە وەحشیگەرانەی زیندانی سەید نایان بینی یەکسەر زیندانی ئاکرێم هاتەوە بیر دوایەوەی کە لێپرسینەوە ئەشکەنجەیەکەی پاراستن لە مەسیف سەلاحەدین تەواو بوو. زیندانیەکان گەریلای برینداری دیل و لایەنگرانی پەکەکە و پێشمەرگەی یەنەکە و لایەنگرانی و کەسانی خاوەن دۆسەی جیاواز بە کۆمەڵ و بەچەند کۆستەرێک بارکراین و بەرەو زیندانی ئاکرێ بەڕێیان کردین. دوایەوەی کە کۆستەرەکان لە دەرگای حەدیقەکەی پشت زیندانەکەەوە دەچوونە ژوورەوە چەکدارەکانی پەدەکە لە ئامادەباشیدا بوون کە بە سۆندە و کێبڵ و ئاسن و دارەوە با کوتان و ئەشکەنجە پێشوازێکی بێوێنە بکەن. ئەو کات یەکێکی تر لەو کەسانی لەلایەن پەدەکەەوە دەزیر کرا و خراوەتە زیندانی ئاکرێ چیا هاوارە کە وەک خۆی باسی دەکات لە سەروبەندی شەڕی ناوخۆدا ڕێگای هەندەران دەگرێتە بەر و لە کاتی سنووردارکردنیشاندا لە سنووری ئیبراهیم خەلیل لە ناو زیاتر لە 45 کەس تەنها ئەو دەزیر دەکرێت چونکە بەشێکی زۆری خانەوادەکەی سربەیەنەکە بوون. چیا هاوار دەڵێت هاوشێوەی زیندانی ئاکرێ بڕواناکەم لە جیهاندا وێنەی هەبێت. بە تەحدیدی ساڵێک و 8 ڕۆژ لە ئاکرێ مامەوە. ئاکرێ بەڕاستی یەکێکە لەو زیندانانی کە ناکرێ بە کتێبێک و دوو کتێب و چەند کتێبێکیش وەسی بکەیت چونکە یەکێکە لە ڕەشترین زیندانەکان. من پێم وایە ئەڵبەتە ئەوە بە شاهێدی ئەو کەسانەی کە زیندانەکانی ئەبوو غرێب و هەیئەی خاسە و ئەمنی عامە و ئەمنی شیمالیان بینی بوو پێیان وابوو کە ئەم زیندانە زۆر زیندانێکی ڕەشتر و زیندانێکی زۆر ناخۆشترە و پڕەشکەنجەترە لەو زیندانانێکە هەیە. ئەو کات باز لە چۆنێتی خراپ مامەڵەکردنی بەرپرسانی ئەو زیندانە لەگەڵ گیراواندا دەکات و دەڵێت لە ناو ژوورەکاندا هێندە زیندانی زۆری تێدەکرا بۆ هەر زیندانیەک بستێک و 4 پەنجەی پێدەدرا بۆ خەوتن و هەموو شتێک. زەبر و زەنجی ئاکرێ زەبر و زەنگێکی کەم وێنەیە لە یەکەم لەحزەی کە تۆ قاچەخەیتە ئەوێ. من لە کتێبەکە زۆر بە وردی باسی ئەوم کردووە لە یەکەم لەحزە کە ئەچیتەوێ ترسی ئەو ئەشکەنجەیەت نیشانە دەم. ئێمە دوو پاس بووین ئەو ڕۆژەی گواستنیانەوە بۆ زیندانی ئاکرێ.
زیاتر لە 35 پاسەوان وەستا بوو یەک نەفەرەکانیاندا ئەبەزان زیندانیەکانیاندا ئەبەزان بە 35 کەس لیانەداتیان گەیان دژوورەکەی خۆی ئەمە من دوایی دەوە تێگەیشتم کە ئەمە چاوشکاندنی زیندانیەکانەوە بۆ ئەوەیە پێی بڵێن ئاکرێ ئەمەیە ئەو کات چیە هاوار پەرتوکێکیشی بەناونیشانی ڕزگاربوون لە شەپۆلی دەریا و خنکان لە ئەشکەنجەی زیندان نووسیوە کە گوزارش لەو کاتە دەکات کە لە زیندانی ئاکرێدا بووە یەکێکی تر لە شایەت حاڵەکانی ناو زیندانی ئاکرێ گەنجێکی وڵاتپارێزی باکووری کوردستانە کە ناوی کانی میرانە و ماوەی 5 ساڵ و 9 مانگ لە ژێرزوڵم و دڕندانەی زیندانی ئاکرێدا بەسەر بردووە دەڵێت زیندانی ئاکرێ تاریکترین زیندان بوو سەرپەرشتیارانیشی دوژمنکارانە مامەڵەیان دەکرد هەمیشە هەڕەشەی ئەویان لێدەکردین کە ڕادەستی تورکیامان دەکەن لەوەش سەیرتر لە ناو زیندانەکاندا چەند جارێک میت و سیخوڕی تورک بانگیان دەکردین و لێکۆڵینەوەیان لێدەکردین ئێمە داوامان کرد بۆچی نامان گوازنەوە بۆ تورکیا و دادگاییمان بکەن تا لەم چاڵە تاریکە ڕزگار ببین یەکێک لە تورکەکان وتی ئەو زەبر و ئەشکەنجە دژوارەی لێرە دەیبینن لە تورکیاش نییە بۆیە لێرە دەتان هێڵینەوە کانی میران درێژە بە گێڕانەوەی زەبر و زەنگی زیندانی ئاکرێ دەدات و دەڵێت دەستدرێژی سێکسیان دەکردە سەر زیندانیەکان و کەس و کارەکانیان بۆ ئەشکەنجەدانی ئیرادەیان و ڕۆژانە هەڵیان دەواسین و کارەبایان لێ دەداین بەدارکاری و قامچی گیانم شەقار بوو ئیشکەنجێ بە فیزیکی بربەچاو دەخوازم بێژم ئینسان حتا چ ڕادەیە کارە بە فکر بکرد مەسلەی ئیشکەنجێدە ez dikarim bêjim li sindana Akrê pêk hatiye ez bêjim kî bi daral medane bi copal medane me bê nan hiştine me bê av hiştine yanî bê însaniyetî îşkence di hemû corê wê de yanî dixwazim yek nimûnê bêzim rojekê şûşakî kolayê anîbûn kola ev em bêjin şûşakî anîbûn digotin heşayî mehzûr îlehîm tê têkeve hundirê vê şûşê ya jî tersê wê ji bo me digotin ji bo guana kamerayê ji bo guana ji bo rêz û ihtiramê însanê me temaşen bike ji ber wê nabe hinek tişt li vê derê nayên gotin yanî ji ber alî ehlaqî de em nikarin bêjin feqet di zindana Akrê de bê cor bi cor îşkence hebûn هەموو ئەمانە پێمان دەڵێن ڕاستە دیکتاتۆرەکان جیاوازن بەڵام لە بەرامبەر گەلی خۆیان وەک گورگی برسین و بەرامبەر دوژمنان و داگیرکەرانیش کیسەڵ ئاسان ئەمەش جیالەوەی کاپە دەکا لە نێوان ساڵانی 1963 بۆ 1975دا سێ زیندانی ناوداری وەک ڕایات و خەلان و ماواتی هەبووە کە بە سەدان لاوی شۆڕژگەڕی کوردی لەم زیندانانەدا بەدکردووە و لە ژێرباری ئەشکەنجەدا کوشتونی بۆیە ئەمە میراسی عەقڵیەتی دیکتاتۆری و خۆسەپێنی بنەماڵەی بارزانیە کە تا ئێستاش بەردەوامە